هەر سێ راپۆرت تاوتۆ کرا و بە پۆزیتیڤ هەڵسەنگێنرا و لە بەر ڕۆشنایی راپۆرتی هەر سێ لیژنەکە بڕیاری گرنگ درا سەبارەت بە حیزبە کوردستانیەکان، سەبارەت بە گفتوگۆ لەگەڵ لایەنە عێراقیەکان، سەبارەت بە ئاڵای کوردستان لە کەرکووک لەگەڵ حکوومەت، پەرلەمان، سەرۆککۆمار و هەموو ئەو پێشنیارانەی لە بەغاوە هاتبوو گفتوگۆی باشیان لەبارە کرا و ئینجا مەسەلەی ڕفراندۆم مەسەلەی گرنگ بوو کە کۆی ئەم کۆبوونەوانە هەمووی لە دەوری تەوەری ڕفراندۆم ئەسوڕایەوە و لجنە بووە چۆنیەتی پرۆسەی ڕفراندۆم، کاتی ڕفراندۆم و لجنەی باڵای ڕفراندۆم، کاری یاسایی و تەکنیکی ڕفراندۆم لجنەی باڵای هەموو حیزبە کوردستانیەکان بەڕاوێژ لەگەڵ حیزبە کوردستانیەکان دائەنرێ. قسەی باشیشمان کرد لەسەر چارەسەرکردنی کێشەی نێوان پارتی و گۆڕان و مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمانیش قسەی هەمەلایانە کرا، مەسئولانە کرا و مەسئولانەش گوێگیرا و ئومێدێک پەیا بێ بە هیمەتی هەموو لایەک کە بتوانین چارەسەرێکیش بۆ ئەو کێشەیە دروستکەین بۆ ئەوەی بە یەکیەتیەکی نیشتیمانی یەکگرتوو و سەرکەوتوو ئەرکە هاوبەشەکانمان ڕاپەڕێن. بەڕاستی ئێمە لەسەر پرسی گشتپرسیە ڕاپرسی هەرچیەک پێ ڕفراندۆم ئێمە ئیجازە لە کەس وەرناگرین. ئێمە تەنها ئیجازە لە ملەتی خۆمان وەردەگرین بە هێزە سیاسەکان و پێکهاتەی نەتەوایەتیەکان لە کوردستاندا. مافێکی سروشتی خۆمانە. ملەتێک ئەوەندە ساڵە ئێمە لەسەر خاکی خۆمانی. ئەم خاکەی کورد لەسەریتی ڕۆژێک لە ڕۆژان خاکی هیچ وڵاتێک نەبووە. هەتا خەڵکێک پێمان بڵێ ئەوە حەقتان نییە چارەنووسی خۆتان لەسەر ئەمە دیار بکەنیان. مەسەلەی ڕفراندۆم و مەسەلەی سەربەخۆیی ئێمە نەمان گوتە ڕفراندۆم دەکەینەوە و سوبەی ئەعلانی سەربەخۆیی دەکەین و پێشمان گوتن مەسئولیەتی ئێوەیە واتان لە کورد کردووە کە بیر لە جودابوون بکە لە ئێوە. ئێوە ژینگەیەکی واتان دروست نەکردووە کە کورد و کوردستانیەکان هەست بە هاوڵاتی بوونی یەکسانی خۆیان بگەن لەگەڵ خەڵکی تر. ئەم کۆبوونەوانەی دەکەن طەبیعی ڕۆلی حیزبەکانی تریش بە بەرز دەنرخێنین، بە گچکە و بە گەورەش تەماشای حزابەکان ناکەین، بە تەماشای پێکهاتەکانی کوردستانیش بەڕێزەوە تەماشای دەکەین. بەڵام شەک لەوەدا نییە ئێمە بەپێ تاریخ و جۆغرافیاش قسە دەکەینەوە. تاریخ و جۆغرافیا ئەم دوو حیزبە خەباتیان کرد، سەرهەڵدانیان کرد، بەرەی کوردستانیان پێشتر کردەوە، پەرلەمانیان دروست کرد، حکومەتیان دروست کرد، بەداخەوە ئەو شەڕی لەسەر کوردستان داسەپا بوو، دیفاع لە کوردستانیان کرد، خۆشیان ماوەیەک بەداخەوە بە شەڕ چوون. ئەمە سەری 3 ساڵە بە شەهید و خوێنی پێشمەرگەکانی کە شۆڕەشیان کرد و سەرهەڵدانیان کرد و هەڵبژاردانیان کرد بە خوێنی ئەوانەوە بەرگری لە کوردستان و عێراقیش دەکەینەوە بەرامبەر بە داعش.